بەپێی ئامارێکی بەڕێوەبەرایەتی مافی مرۆڤی گەرمیان 35 حاڵەتی بازرگانیکردن بە گورچیلەی مرۆڤەوە لە سنوورەکەدا تۆمار کراوە. ئەو حاڵەتانەش دوای ئەو بە دوواداچوونە تۆمار کراوە کە فەرمانبەرانی بەڕێوەبەرایەتیەکە ئەنجامیان داوە. بازرگانیکردن بە ئەندامێکی جەستەی مرۆڤەوە کە ئەویش گورچیلەیە 35 حاڵەت لە سنووری گەرمیانە تۆمار کراوە. کڕیارەکانی گورچیلە و هاوڵاتیە کوردانن کە بەدەست نەخۆشیەکانی گورچیلەوە دەناڵێن و فرۆشیارەکانی شاوڵاتی عەرەبن. بەشێک لە نەشتەرگەریەکانی چاندنی گورچیلەش لە نەخۆشخانە و سەنتەرەکانی تایبەت بە گورچیلە لە هەرێمی کوردستاندا ئەنجام دراون. ئەوەش لە کاتێکدایە کە فرۆشتنی گورچیلە بەپێی یاسا قەدەغەیە و کارێکە سزای لەسرە و بەڵام زۆربەی حاڵەتەکان بە ناوی بەخشینەوە ئەنجام دراون و لە دەرەوەی یاسا و نەخۆشخانەکاندا مامەڵەکانیان ئەنجام دراون. هەمانەزانین ئەو فرۆشتن و کڕینی گورچیلە ڕێگە پێدراونێ بەڕاستی لە ڕووی قانونیەوە. نظاموەزیری تەندروستیش پرۆژە یاسایەکی لە پەرلەمان تەقدیم کردووە بە هیچ جۆرێک وەزاری تەندروستی ڕێگە نایە کڕین و فرۆشتن بە گورچیلەی خەڵکە بکرێت. ئەم خاتونە ناوی مەلیحەیە. هەفتەی سێژە لە سەنتەری گورچیلەی کەلار چارەسەری بۆ دەکرێت و پزیشەکانیش پێیان ڕاگەیاندووە کە گورچیلەکانی سز بوون و پێویستە بگۆڕێن. بەڵام وە خۆی دەڵێ پێیان وتووە کە نرخی یەک گورچیلە 20,000 دۆلارە و ئەویش توانای کڕینی نییە. وەڵاوەتی کە پێویستی هاتووە بیستێنی چارەسەری ئەوەسە بیستێنی. ئەی کەس ئەو کەسانی کە شوێن هەیە بۆی کە تۆ گورچیلەی تیابسێنی؟ ئەی وەڵامەکە دەست پێەوە پارە بیستێنی. لەکوێ هەیە وەکو بیستوتوێ کە باس کرا؟ ئێژە لە بەغا هەیە و لە ئێران هەیە و لە دۆک هەیە و خەڵک باسیەکە خەڵک سەندێتی لێوە. سعر و شتیەوان گورچیلە چۆن ئەگەر گورچیلەیەک دەستکەوێت؟ ژە دوو دەفتەرە. دوو دەفتەر؟ بەوتەی فەرمانبەرەکانی بەڕێوەبەرایەتی مافی مرۆڤی گەرمیان دەڵاڵەکانی کڕین و فرۆشتنی گورچیلە لە سنوورەکەدا بازاڕیان گەرمە و دەڵاڵەکانیش بە پارەیەکی کەم لە فرۆشیارەکانی ئەکڕن و بە پارەیەکی زۆر ئەیفرۆشنەوە بەو کەسانەی پێویستیان بە گۆڕینی گورچیلەیە. مەریوان حەسەن NRT گەرمیان.